بەڵێ لەسەر دوا پێشاتەکان لەگەڵ میوانەکان قسە دەکەم بەڕێز دکتۆر دڵزار ساڵح سادق لەگەڵم دەبێت کە شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 بە بەردەوامی ئەم چەند ڕۆژە لەگەڵ بەڕێزیان شۆڤێن بابەتانەمان کردو دواتریش میوانێک لە تارانەوە دەبێت دکتۆر محەممەد حوسێن خەلیق شرۆڤەکاری سیاسی دواتر لەگەڵ ئەو بەردەوام دەبین. دکتۆر دڵزار باسمان لە لێکەوتەکانی ئەم شەڕە کرد لە 28 مانگی ڕابردووە تا ئێستا بەردەوامە زۆر جار ئاماژەکان بۆ دەچن کە ئێران ئەتوانای سەربازی لاواز بوو ئەمریکا دەڵێت ژێرخانی سەربازی و ئابووری و هەموو ئەو توانە بەرگری ئێرانمان لاواز کردووە. پێت وایە تا چەندی تر ئێران بەرگە دەگرێت کە لەم شەڕە بەردەوام بێت. دەگوترێت کە ژمارەی موشک و درۆنەکانیشی لە شەپۆلەکانی پەنجایەمین بەپێی ئەوەی کە لە یەکەم جارەوەی توانی هەڵی بدا زۆر کەم بۆتەوە. خۆی گومانی تێرانی ئێران لە یعنی جیاوازی هەیە لە یەکەم ڕۆژی وەڵامدانەوە تا ئێستا. بەڵێ توانای موشەکی ئێران زۆر کەمی کردووەوە هێرشەکانی ئەمریکا کوشندە بۆ سەر ئێران. بەڵام ئەوەی ئێمە لە سەرۆکشی ئەمریکا گوێمان لێ دەبێتن کە دەڵێ بە شێوەی 100% ئێمە سەرکەوتوو بووینەوە توانیمانە توانای سەربازیان تێک بشکێنین ئەمە ڕەنگە زۆر لەجێ خۆی نەبێتن چونکە بە شێوەی 100% ئەگەر توانای سەربازی تێکشکێنرابێ ڕاستە خۆی ئێران لە ڕێگای زمینیەوە پەلاماری ئەمریکا ناداتن ئەوەی کە پەلاماری دەداتن زیاتر موشەکە بۆیە موشکەکانی ئێران بەردەوامە و تاکو موشکەکانیشی مابێتن کەواتە ئەنجامی جەنگەکە هێشتان بەرەو کۆتایی نەچووە تا ئەو ڕۆژەی کە ئێران توانای وەڵامدانەوەی هەبێتن لە ڕێگای موشکەوە چونکە ئێران ئێمە دەزانین نە فڕۆکەی جەنجی لەم جۆرە پێشکەوتووە هەیە بتوانێت بەرەنگاری هێزەکانی ئاسمانی ئەمریکا و ئیسرائیل بێتەوە و نە لە ڕێگای وشکانی و زەمینیشەوە دەتوانێتن و چونکە هیچ هێزێکی ئەمریکی لە ناوچەکە نیە جگە لە بارەگا لە چەند وڵاتێک و ناوچەکە هەیەی کە ئەوانی ڕەنگە هەر پاشەکشیان کردبێ و لە ناوچەکە نەمابن بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هەیە وەڵامدانەوەی موشەکیە موشەکەکانیشی تا ئێستا ڕاستە ژمارەیان کەمی کردووە جا ئەمە دەگەڕێتەوە ئایا بۆ ئەوەی کەوا ئێران خۆی تاکتیکێک بەکاردێنێتن دواتر خۆی ڕێک بخاتەوە یان ئەوەیە کە هەر نەخێر هەر کەمی کردووە و دەیەوێت ئەوەیشی کە لە دەستی ماوە دەستی پێوە بگرێت بۆ ئەوەی بتوانێت بەردەوام بێتن یعنی بۆ ماوەیەک بەردەوام بێ بتوانێت لە ڕێگای فشاری نێودەوڵەتیەوە چونکە بەردەوامبوونی ئێران لە بەرەنگاربوونەوە لە بەرگریکردن لە خۆی ئەمە وا دەکاتن کە ڕێگای گەروی هورمز بەستراوی بمێنێتەوە و ئابووری جیهانیش زیاتر بەرەو دۆخی پشێوی بڕواتن و زیاتر وڵاتانی جیهان لە ڕووی ئابووریەوە زیانیان پێ بگاتن دووچاری قەیرانی وزە ببنەوە بۆیە ئەمە ئێران دەیەوێت بەردەوام بێ بەم شێوە تاکو وڵاتانی جیهانی دێنە سەرهێڵ بۆ ئەوی فشار لە ئەمریکا بکەن کۆتایی بۆم جەنگە بێنن. باشە دکتۆر دیارەکە ئەمریکا شستا تێچووێکی زۆری هەبووە لە ئەم بۆم جەنگە هاوکات باس لەوە دەکرا کە دۆناڵد ترامپ داوای کردووە بودجێ بەرگری بۆ زیاد بکرێت و هەروەها کۆمەڵێک کەسیش دژی ئەم بڕیارانەی ترامپ بوونە بۆ هەڵگیرسانی شەڕ. ئایا ترامپ توانێت قەناعەت بە ئەمریکیەکان وەلایانی پەیوەندیدار لە نێو ئیدارەی ئەمریکادا بکات کە ئەم یارمەتیە بۆ بەرگری ئەمریکا زیاد بکەن یا ئەم شەڕە لە بەرژەوەندی هەوڵاتیانی ئەمریکا و پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکایە؟ خۆی لە ڕاستیدا دۆناڵد ترامپ خۆی هەر بەر لە هەڵگیرسانی جەنجش ناری هەبووە و پارتی ناری کە دیموکراتەکانن ئەوان لەگەڵی نەبوون و تەنانەت لەناو پارتەکەی خۆشی لە ڕاوێژکارەکانی ئێستا دووچاری دوو هەڵوێستی بوونەتەوە بەشێک لە ڕاوێژکارەکانی ئێمە خوێندمانەوە لە ماوەی ڕابردوو هەر یەکێک لە ڕاوێژکارەکانی کاوەی تایبەتە بە سیستەمی تەکنۆلۆژیای پێشکەوتوو باسی لەوە کردووەکەوە ئەمریکا خۆی خستۆتە جەنگێکی نادیار و پێویستە هەرچی جووە بە جۆرێک لە جۆرەکان کۆتایی پێبێنێ بۆیە گومانی تێدانیا ئەم جەنگە خەرجێکی یەکجار زۆری خستۆتە سەر ئەمریکا و باری ئابووری ئەمریکای قورستر کردووە و جەنگەکەی دۆناڵد ترامپ لە ناوخۆی ئەمریکاشدا دەنگێکی ناڕەزاییە چونکە گەلی ئەمریکی گەلێکی هۆشیارە ڕەنگە ئەوان پێیان وابێتن دۆناڵد ترامپ نەدەبوو بەشداری لەم جەنگە بکاتن لەبەر ئەوەی ئەم جەنگە پەیوەندی بەوان نییە چونکە زۆرێک لە سیاسیەکانی ئەمریکاش پێیان وایە ئەم جەنگە لە پێناو بەرگریکردنە لە ئیسرائیل یاخود نەتانیاهۆ فشاری لە دۆناڵد ترامپ کردووە و خستوێتی بردوێتە ناو جەنگێکی بێکۆتە بۆیە لە کاتی ئێستادا ڕەنگە بتوانێتن بودجە بۆ زیاد بکرێت بەڵام ئەمەش بە کاریگەری نەرێنی لەسەر ئایندەی سیاسی دۆناڵد ترامپ. زۆر باشە دکتۆر میوانەکەشم لە تارانەوە ئامادەیە دکتۆر محەممەد حوسێن خەلیق شرۆڤەکاری سیاسی ئێرانی لە تارانەوە لەگەڵما. دکتۆر خەلیق سپاسکە لەگەڵ کوردستان 24 بە باسی شەڕی زیاتر لە 2 هەفتەی ئێران و ئەمریکا و ئیسرائیل دەکەین شرۆڤێن بابەتە دەکەین با بڕوای بەڕێزتەوەی کە تا ئێستا ئێران کردوێتی بەرگریکردن لە خۆیە و لە داهاتوودا شەڕی مان و نەمان دەکات یا نا لەگەڵ ئەمریکا و وڵاتانی دیکە دەکەوێتە ناو دانوستانەکانەوە جارێکی تر؟
بەڵێ سڵاو لە تۆ و لە تەواوی بینەران بە شێوێکی سروشتی ئەوەی دەبینین کەوا جەنگە لە کاتی جەنگیشدا ئەمە جەنجی مان و نەمانە بۆ کۆماری ئیسلامی ئێران لە ڕووی خەڵکەوە لە ڕووی بابڵێ سەرکردایەتی ئاینیەوە لە ڕووی سەربازیەوە ئێستا ڕووبەڕووی ئەمریکا بوونەتەوە ئەم بێگومان ئیسرائیلیشی لەگەڵا ئەوان دەیانەوێت کۆماری ئیسلامی ئێران پارچە پارچە بکەن هاوکات نەخشەیەکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئامادە بکەنەوە بۆیە بە شێوێکی گشتی کاتێک باس لەسەر نەتەوەکانی جیکە و مەزهەبەکانی دیکە دەکڕی لەسەر ئەم بنەمایە دەیانەوێت ئەم پارچە پارچەکاریە بکەن ئەومە بێگومان بەشێکە لە پرۆژەی ئیبراهیمی هاوکات ئەو شەڕێکەوە ئێستا هەیە دەتوانم بڵێمکەوە شەڕی مان و نەمانە لەسەر ئاستی بەرگری بێ یان هێرشکردن بێ بەڵام دەبێ ئەمە بزانین کەوا ناونیشانی ئەم جەنگە ناونیشانی مان و نەمانە ناونیشانیەکەی هەبوونە سەرڕای ئەو هەوڵەی کەوا ئێران هەیە ئێستا ئەمریکا دەتوانم بڵێم لە ڕاستیدا ئامانجێکی ڕوونی نییە ئەو تەنیا دەیەوێت شەڕ بکاو و هەوڵی ئەوەی دابوو دەیوت کەوا لە 24 کاتژمێریان 38 کاتژمێر ئێران ڕوخێنێت هاوکات دەیوت ئێران ناتوانێت گەروی هورمس دابخات بۆیە ئەم بابەتە دەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی ئەمریکا لەو بارەیەوە سیاسەتێکی ڕوونی نییە بۆ ئەوەی ئەم جەنگە ئاراستە بکات هاوکات لە هەر ڕووپۆشێکەوە بێ ئەمە بەم شێوەیە لە ئەنجام دەتوانم ئەوەت پێ بڵێم بێگومان جەنگ کۆتایی دێت واتە جەنگ سەقفێکی زەمەنی هەیە و لەوانەیە لە ڕێگەی دانوستانەوە بێ یان لە ڕووی کاتێک تەواوی ناوچەکە دادەڕمێ ئەو کاشەڕەکە باشە دکتۆر محەممەد سەر دەکەوێت لەو بارەیەوە دکتۆر محەممەد ئەمریکا و ئیسرائیل دەڵێن ئامانجیان نەهێشتنی ئێرانێکی ئەتۆمیە لە بەرەوەی لە ڕێگەی بەدەستێنانی بۆمبی ئەتۆمەوە هەڕەشەی لە ناوچەکە دەکرد چەندین گەڕی دانوستان بەڕێوەچوو بەڕێز دەڵێ لە کۆتایی دام جەنگە کۆتایی پێدێت و دانوستان لەوانەیە بکرێت ئەی بۆچی لەسەر مێزی دانوستان ئێران ئامادە نەبوو کەم بابەتە یەکلای بکاتەوە تا نەکەوێتە ناو ئەم شەڕە گەورەوە ئەم تێچووە گەورەیەش بدات لە ڕاستیدا ئەمریکا درۆ دەکات دەتوانم بڵێم هەر لە دەست پێکدا کاتێک دەستی بە هەوڵە دوژمنداریەکانی کرد بەرامبەر بە ئێران ئاماژی بۆ دەکەوە دەسەڵاتداری ئێران لە ناو دەبات و دەیڕوخێنێت واتە سیستەمی حکومداری دەڕوخێنێت هاوکات هەوڵی ئەوەیدا لە ناو ئێران هەندێک جێرە شێوێنی دروست بکرێت بۆ ئەوەی هەمویان پێکەوە سیستەمی دەسەڵاتداری ئێران لە ناو ببەن لە ئەنجامدا لە ئەنجام ئەو هێرشانەدا ڕێبەری باڵای ئێران کرایە ئامانج لەگەڵ ئەوشدا چەندین سەرکردەی باڵا کرانە ئامانج بۆیە ئەوەی هەیە ئێستا ئەمریکا قسەکانی خۆیان گۆڕیوە کاتێک بینیان کەوە ئەوە ڕوونەدا بێگومان وزەی ئەتۆمیش هەرباس لەوە دەکاکەوە هیچ بنکەیەکی یان با بڵێن هیچ شتێک نییە کەوا بتوانێت بۆمبی ئەتۆمی دروست بکرێت لە ئێران خۆ شەهید خامنەیش هەر هەمان قسەی هەبوو باسی ئەوەی دەکرد کە فتواشی هەبوو ئێران پێویستی بە بۆمبی ئەتۆمیەوە نییە پێویستی بەم شتەوە نییە ئەمە لە پێناو تەنیا بەرەو پێشبردنی تەکنۆلۆژیا و زانیاری بوو بۆیە پێویستمان بە ئەتۆمی نییە ئەو هەروای دەگوت بۆیە کاتێک لایەنی دژمنەکان نەیتوانی ئامانجەکانی خۆی بپێکێت جگە لەوەی کەوا قوتابخانە و نەخۆشخانە و ژێرخانی کردووەتە ئامانج بۆیە ئێستا باس لەوە ناکرێت کەوە خۆ پێش ئەو شەڕەش هەر ئەو قسانەی باسم کرد لەبارەی ئەتۆمەوە هەر هەبوو لە کاتی دانوستانەکانیش ئێمە هەر هەمیشە ئاماژە بەوە درابوو کەوا ئێرە ناوێت چەکی ئەتۆمی هەبێ باش شتێکی قوڵترت پێ بڵێم نە چەکی ئەتۆمی گرنگە نە چەکی استراتیژی گرنگە بەڵکو ئەوان دەیانەوێت کۆنتترۆلی ناوچەکە بکەن کۆنتترۆلی نەوتی ئەو ناوچەیە بکەن کۆنتترۆلی تەواوی وڵاتانی ئەو ناوچەیە بکەن بۆیە ئەوان دەیانەوێت
بەم شێوەیە کۆنتترۆڵی ناوچەکە بکەن و هاوکات بتوانن دەرفەتی خۆیان دەرفەتەکانی خۆیان بەقۆزنەوە لە ڕووی جیۆسیاسیەوە دەرگای بۆ ئیسرائیل بکەنەوە کاتێک لەم بارەیەوە شکستیان هێنا بێگومان ناتوانن ئەمە بە سەرکەوتوی پیشان بدەن بۆیە هەموو سیاسەتوانانی ئەمریکاش هەموو ئەوانەی کەوا پەرلەمانتارن لە کۆنگرس و خەڵکی ئەمریکاش دەزان کەوا ئەمە درۆیەکی گەورەیە بەرامبەر بە خەڵک دەکرێت. باشە من ئاماژە بە چەند هەواڵێکی بەپەلە دەکەم و دواتر پرسیارەکەم ڕاستی بەڕێزت دەکەم هەر ئێستا دەنگی تەقینەوە لە شیراز و کەرەج دەبیسرێت لەگەڵەوەی هەر لە ئەمڕۆوە بە چڕی تاران و ناوچەکانی دیکە بۆردمان کراوە سپای پاسدارانی ئێران دەڵێت تا ئێستا 118 درۆنیان خستۆتە خوارەوە لە چەند کاتژمێری ڕابردووش تا توانیویانە 4 درۆن تێک بشکێنن ئەما نوێترین هەواڵەکانە کە لە ناوخۆی ئێرانەوە هەیە بە تایبەتی بەڕێز خەلیق دیارەکە ئەمریکا دەڵێت کە توانای سەربازی و موشکی ئێرانمان لاواز کردووە توانیمانە ژێرخانەکانی موشکی و هەروەها سەربازی ئێران بکەینە ئامانج پێت وایە ئەگەرم شەڕە درێژخایەن بێت چه تێچوێکی بۆ ئێران دەبێت و تا چەندە ئێران بەرگەی ڕووبەڕۆبوونەوە دەگرێت لەبەرەوەی هێرشی سەر وڵاتانی عەرەبی دەکات هێرشی سەر خاکی ئیسرائیل دەکات و کۆمەڵێک هێرشی دیکەی دەست پێ کردووە. ئێران بێگومان کۆگایەکی ئیستراتیژی لە ڕووی چەکەوە زۆری هەیە بۆیە ئێران خاوەن چەکێکی زۆرە و تەنانەت تا ئێستا ئەو هێز و توانایەکەوە هەیە بڵاوی نەکردوێتەوە ئێران درۆ دەکات ئەمریکا درۆ دەکات کاتێک دەڵێ ئێمە ئەومان کردووە یاخود کۆنتترۆڵی ئەم بەشەمان کردووە یان با بڵێن هێزی دەریایی ئێرانمان لەناو بردووە ئەوانە درۆی ئەمریکان بۆیە ئەمە هەموو لە ڕووی ڕاستی ئەگەر ببینین کاتێک وڵاتانی کەنداو کراونەتە ئامانج ئەو ئامانجانە هەموو بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا بەکارهێنراون بۆیە هەر لەو بنکانەوە لە وڵاتانی عەرەبیەوە ئێران کراوەتە ئامانج بۆ ئێرانیش چەندین جار ئاماژەی بەوەدایە بەڕێز عەراقچی بەڕێز لاریزانی بەڕێز مشتەبە خامنەی لە ڕووی سەربازی و سیاسیەوە قالیباڤیچ بە هەمان شێوە ئەوان ئەزمونێکی باشیان هەیە بۆیە دەزانن کەوە بابەتەکە چۆنە و چەندین جاریش ئاماژەیان بەوەداوە کەوە ئەوان کێشیان لەگەڵ وڵاتان نییە بەڵکو کێشەیان لەگەڵ ئەو بنکانە هەیە و هەمیشە هەڵسەنگاندنیان بۆ سیاسەتی وڵاتانی عەرەبیش کردووە ئەمە خوێندنەوەی تابەتی خۆمە کە سیاسەتێکی هەڵەیان هەبووە و لە ڕووی وشکانی و دەریاییەوە خاکی خۆیان بۆ ئەمریکا کردوێتەوە بۆیە ئەو هێرشانێکەوە کراوە بۆ وڵاتانی عەرەبی نەبوو بێگومان بۆ بنکە سەربازیەکان بووە خۆتان دەزانن چەندین بنکەش هەیە لە ناوچەکە و لە ئازەربایجان بەڵێ بەڕێز خەلیق لەگەڵم بمێنەوە میوانێکی دیکەم لێرە لە ئەستەدیۆ هەیە بەڕێز دکتۆر دڵزار ساڵح هەمە شرۆڤێن بابەتەمان زۆر بەیەکەوە کردووە دکتۆر دڵزار میوانەکە مەڵێ کە ئەمریکا خوێندنەوەیکی هەڵەی بۆ سیاسەتی وڵاتانی کەندا و بۆ وڵاتانی عەرەبی کە ئێستا هێرشی سەر بنکەکانی ئەمریکای تێدەکات پێت وایە ئەمریکا خوێندنەوەی بۆم پێشاتانە نەکرد بوو ئەمەی کە ئەمریکا دەکات سیاسەتێکی هەڵەیە بەرامبەر بەم وڵاتانە خۆی ئێمە لە ڕوانگەی دکتۆرەوە ڕەنگە وابێتن بەڵام ئەمە ئەوەی ئەمریکا دەیکاتن ئەمریکا سیاست و استراتیژیسی تایبەت بەخۆی هەیە هەست لە کەس ڕناگرێت هەست لە هەڵوێستی وڵاتان ڕناگرێتن ئەوەی کە خۆی سیاستێکی درێژخایانی هەیە و پلانێکی دوور مەودای هەیە دای دەڕێژێت و هاتووەتە ناوچەکە و بوونی ئەمریکاش بۆ ئێستا ناگەڕێتەوە بۆ دوای جەنجی دووەمی جیهانی دەگەڕێتەوە کاتێککە لە دوای جەنگ ئیتر بەریتانیا سەرەتا ئەم وڵاتانی عەرەبی کە دکتۆر باسی کراوانە خاچ خۆیان تەرخان کردووە لە ڕاستیدا ئەم وڵاتانە بە خۆڕسک دروست نەبوون هەموو دەستکردی بەریتانیانە بەڵکو ئەوانە هەر دروستکراوی زلهێزەکانن بۆیە یعنی هەموو خاک و زەوی و ئابووریشیان هەمووی لە دەست وڵاتە زلهێزەکانە بەتوانای خۆیان نەبوونەتە خاوەن ئەو وڵاتانی کە ئێستا تێدانە و ئەو نەتەوانەشی کە لە ژێر دەوڵەت داگیرکاری وڵاتەکاندانە بەتوانای خۆیان نەچوونەتە ناو دەوڵەتەکان بەڵکو هەر زلهێزەکان و ئیمپریالیزمی جیهانی خستوێنێتە ناو وڵاتان بۆیە ئەوەی کە باسی لێ دەکاتن خۆی لە ڕاستیدا ئەمریکا سیاستێکی دوورمەودای هەیە و گوێ بە وڵاتان ناداتەوە بەپێی ئەم استراتیژیەتەی کە ئەمریکا دای ڕۆشتووە لە ناوچەکە دەیەوێت ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی ملکەت بێتن لە ڕاستیدا وڵاتانی عەرەبی بە تەواوی ملکەتی
سیاسەتی ڕۆژ ئاوانە و لەگەڵ ئەم سیاسەتە دەڕۆن کە ئەمریکا و ئیسرائیل لەسەری دەڕۆن و ئێستاش بەرنامەیەکە. باشە دکتۆرە گەر ئەم وڵاتانە بکەونە سەر ڕێچکەیەک کە ئارامی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرقەرار بێت و ئەمریکا بتوانێت ئەمە بکات، ئەمە ملکەچ بوونە بە داواکاریەکانی ئەمریکا و ئیسرائیل یان ئەمە بەرژەوەندیە وڵاتانش لە خۆ دەگرێت ئەگەر ئاسایش و ئەمنیەت لەوێ بەرقەرار بێت. خۆی ئەمە بۆ ملکەچ بوونە، خۆی ملکەچ بوون لە شەڕکردن کێشەیە. تۆ کوا وڵاتەکەت بەرەو جەنگێکی نادیار ببەی، کوا وڵاتەکەت لە ئاشتی و ئارامی بژی و هەموو توانای خۆت لە بری ئەوەی لە سەربازی تەرخان بکەیت و هاونیشتیمانیانی خۆت بە کوشتن بدەیت لە جەنگێکی نادیار و بێ ئەنجام و لە کۆتاییشدا هەر دەبێت ڕێککەوتن بکەیت، چونکە زۆر جەنجی گەورەتر لە مێژوودا ڕوویداوە و ئەنجامەکەشی هەر بە ڕێککەوتن کۆتایی پێهاتەوە بە مێزی دانوستان یەکلای کراوەتەوە. بەڵام لێرەدا ئەمە خوێندنەوەی هەر وڵاتێک خوێندنەوەی چۆن بۆ هەڵوێستەکە دەڕوانێتن. بۆیە ئێران خوێندنەوەی تایبەت بەخۆی هەیە. ئەم هەوڵانەی ئەمریکا ئەگەر لە ڕوانگەی وڵاتانی عەرەبی جۆرێک لە ئاشتەوایی و پێکەوە ژیان و پاراستنی ئاسایشی ناوخۆیان بێ، ڕەنگە بۆ ئێران ئەمە وەکو داگیرکاری و وەکو بەرەنگاری و وەکو لە ناوبردنەوەی ڕژێمی ئێستای ئێران لێک بدرێتەوە. بۆیە ئێران ڕەنگە نەچێتە ژێرباری ئەم سیاسەتەی کە ئەمریکا و ئیسرائیل دەیانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیگرنەبەر کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک بێتن لە چوارچێوەی ئەم سیاسەتەدا بێ کە ترامپ بەرنامەی بۆ داڕشتووە کە لەم چوارچێوەیەکە پێیان وایە نەخشە ڕێگایەکە لە مێژە بنیادی بۆ دراوە دەیانوێت بە ئەنجامی بگەینن. بۆیە ئەم شەڕە یعنی لە ئێران کە چاوەڕوان کراو بوو لەبەرەوەی ئێران هەمیشە دژی ئەم ئاراستەیە بووە کە ئەمریکا و ئیسرائیل هەنگاویان بۆ ناوە و ئەمەش ئەنجامەکەی بەو بەرەنگاربوونەوە سەربازیە کە نازانین کۆتاییەکەی باشە دکتۆر لەسەر بڵین دانوستان و دیبلۆماسیەت دوو لا ڕێککەوتن دەکەن و براوە و دۆڕاو نییە، بەڵام لە شەردا براوە و دۆڕاو هەیە، لایەنێ سەر دەکەوێت لایەنێکی دیکە یا ملکەچ دەبێت یا بە شێوازێکی دیکە پاشەکشە دەکات. دۆناڵد ترامپ دەڵێت کە 47 ساڵە ئێران دژ بە ئەمریکا و ئیسرائیل سیاست دەکات و من وەکو 47مین سەرۆکی ئەمریکا ئەم سیاستە لە ناو دەبم و دەیگۆڕم. پێت وایە لەسەر هەمان استراتژیەت دۆناڵد ترامپ دەتوانێت ئەم مەترسیە 47 ساڵەیە لەسەر ئەمریکا بە لاوازکردنی ئێران لە ناو ببات یان ناوەکو جەنابیش تاماژەت پێکرد استراتژێتێکی درێژخایانی هەیە ئەتوانێت شتی دیکە بەرامبەر بە ئێران بکات لە داهاتوو دامە چاوەڕوان بین کە ڕوو بدات. خۆی لە ڕاستیدا ئەمریکا هەوڵی داوە، خۆ دکتۆریش باسی کرد ئەوەی کە هەوڵی بۆدا لە ماوەیەکی خێرا و زوو ئەم سیاسەتی ئێران بگۆڕێت و ڕژێمی ئێران گۆڕ، بەڵام بۆی دەرکەوتەوە کارێکی ئاسان نیە، بەڵکو ئەمریکا ئێستا گەیشتوێتەوە بڕوایکەوە پێویستە لەگەڵ حکوومەتی ئێستا ڕێک بکەوێت. خۆی حکوومەتی ئێستای ئێرانیش ئەویش سیاسەتی تایبەت بەخۆی و استراتیژی دوورمەودای خۆی هەیە. بۆیە من پێم وایە ئێرانیش کە هەوڵی داوە، چونکە ئێمە ڕاستە هەردوو لا ئێستا لە جەنگن و بارودۆخی جەنگی ئێران زۆر ناتەندروستە، زیانێکی زۆری پێگەیشتووە و بەردەوام ڕۆژانە هێزەکانی ئاسمانی ئەمریکا پەلاماری دەدەن و زۆر ناوچە و شار و پێکە سەربازەکانی دەپێکرێت و تەنانەت ئەمە سەرکردەی باڵای ئەو وڵاتە و زۆر بەی فەرماندە سەربازەکانیشی بەشێکی زۆریان کوژراون. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێران وەڵامدانەوەی هەیە، بۆیە ئێران دەیهەوێتن پێی ناخۆش نییە ڕەنگە ئەگەر بە ڕێککەوتن دانوستان بکەن، بەڵام نەک بەو مەرجەی کەەوە ئەمریکا چاوەڕێ لێرەکە، چونکە ئەمریکا ئەوەی کە لە ئێران چاوەڕێیە ئێران ئاڵای سپی هەڵکات و بچێتە سەر بە تەسلیم بوون بچێتە سەر مێزی گفتوگۆ. بۆیە وای دەبینم ئێران بەو مەرجە ڕازی نابێتن، چونکە ئێران دەیهەوێ ئەوەی کە سیاسەتی تایبەت بەخۆیەتی بەرژەوەندەکانی پارێزراوە بن، ئەوەی کە باز لەوە دەکرێت کە ئەمریکا بە هەڕەشە لەسەر خۆی دەبینێ بابەتی پرۆسەی ئەتۆمیە پیتاندنی یۆرانیۆمە. ئێران پێم وایە لە هەرچەندە ئێران وەکو سیاسەتی دەرەوەی خۆی هەمیشە باسی لەوەی کردو ئەمە مەبەستی ئاشتیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل خوێندنەوەیان بۆ هەیە دەڵێن نەخیر ئەمە بۆ دژی ئێمێ، بۆیە ئێران دەستبەرداری ئەم پرۆسەیە نابێتن و هەوڵێکی هەیە حەزیشی لێ هەیە ڕێککەوتن بکاتن، بەڵام ڕێککەوتنێک بەوە بێتن بە دۆڕاو نەچێتە سەرمێز بە سەرکەوتووی یان بەلای کەمی ئەوە بەو شێوەیە لێ بێتە دەرەوە ئەوەی کە پێشتر هەبووە ڕژێمەکە زیانی پێنەگات. باشە دکتۆر محەممەد، زۆر لەم شەڕەدا باس لەوە دەکرێت کە ئێران هەزینەیەکی زۆری کردووە، تێچوێکی زۆری داوە بۆەوەی کە لە نێو وڵاتانی عەرەبی دیکەدا پاڵپشتی هەبێت. بۆ نمونە گروپەکانی بەرەی مقاومەی ئیسلامی وە کۆمەڵێک وڵاتی دیکە کە ئێران پڕچەکی کردن و پارەداری کردن، بەڵام لەم شەڕەدا هیچ وڵاتێک بەڕاستەوخۆ لەوانە پاڵپشتی لە ئێران نەکرد. پێت وایە بۆچی ئێران لە مەیدانی شەڕدا بە تەنیا مایەوە جگە لە چەند گروپێکی بەرەی مقاومە کە ئێستا ناوە هێرشی چەند ئامانجێکی دیاری کراو دەکەن؟
في الحقيقة هذا يؤسفني أقول يعني أنا لڕاستیدا دەتوانم بڵێم ئەمە بەداخەوە کەوا کێشێکی گەورەیە بۆ ئێران وەکو ئەوەی کەوا لە دەستپێچ قسەکانمدا گوتم هەندێک لە وڵاتانی عەرەبی یان زۆربەیان ئەوان دوور مەودانین لە سیاسەتی استراتیژی خۆیان و لەبارەی ئەمریکاوە بەو شێوەی دەڕوانن ئەمریکا بێگومان داوای بەرژەوەندی ئەو وڵاتانە ناکات تەنیا هەوڵی پاراستنی بەرژەوەندیەکانی ئیسرائیل دەکات بەداخەوە بەڵام وڵاتان ئەمە نابینن خۆ ئەمە شتێکی زۆر ڕوون و ئاشکرایە هەموو ئەو نەخشەی کەوا هەیە ئێستا بەدەستیەوەتی و وڵاتانی عەرەبی ئێستا بازی ئەو هەڵی خۆیان دەدەنەوە کەوا کراوە ئەم وڵاتانە لە ئەنجامی گڵۆپی سەوزی ئەمریکا سیاسەتی خۆیان پەرە پێ دەدەن و قسە دەکەن لەو بارەیەوە بۆیە دەبێت ئێستا ئەوان داوا دەکەن کەوا سوپاسی ئەمریکا دەکەن کەوا سەربازی ئێرانی نەماوە باشە ئێستا پرسیارە گەورەکە ئەوەیە باشە بۆچی ئەمریکا ئەمریکە هەیە لەو ناوچەیەدا چێە ئەوەی کەوا بۆتە هێرش بە وڵاتانی دیکە بەڵێ بێگومان لە ناوچەکەدا هەندێک لە نەتەوەکان و گەلان لەگەڵ ئێرانن لەگەڵ شۆڕشی ئێران چەندین بابەت هەبوو کەوایەک لەوانە بابەتی فەڵەستین بوو کە پەیوەندی بە شۆڕشی ئێرانەوە هەبوو هاوکات دواتر ئێران بە شێوەیەکی منهەج کراوی چوە ناو بابەتی فەڵەستینەوە هاوکات لەلایەن خەڵکیشەوە پاڵپشتی دەکرا تەنانەت ڕێگەیان بەوەش دەداکەوە فەڵەستین دابش بکرێت لە خانی یونس بێ لە غەزە بێ یان لە وڵاتانی لە ناوچەکانی دیکە بێ بۆیە خەڵک بێگومان پاڵپشتی لە ئێران دەکا گەلان پاڵپشتی لە ئێران دەکەن لەو ناوچەیەدا کاتێک ئێمە دەبینین کەوا لە مێژوودا بینمانە بەریتانیا ئەم ناوچەی بەو شێوەیە دابش کردووە دوای ئەوەی کەوا نەوت لە ناوچەکەدا دۆزراوەتەوە بە تایبەتی لە باشووری عێراق و باشووری ئێران ئێستا چاوەکان لەسەر ئەم ناوچەیە بۆیە ئەمریکا نایەوێ هیچ سەربازێکی هیچ شپایەکی بەهێز سەربازێکی شەڕم یان با بڵێن وڵاتێکی بەهێز هەبێت لەو ناوچەیەدا بۆیە سیرکە بۆ تەواوی بینەرەشمان بە ئاگداری ئەو بابەتە بن دوای ئەوەی کەوا سووریا ڕووخا ئیسرائیل تەواوی بنکە سەربازەکانی سووریای کردە ئامانج باشە بۆ ئەوەی ئەمە نەبێ بە هەڕەشە بۆ ئیسرائیل ئەمە بابەتێکی جەوهەریە پێویست لەوە تێبگەین بەداخەوە هەموو ئەو وڵاتانی کەوا سیاساتی هەڵیان هەیە و پاڵپشتی لە ئیسرائیل دەکەن ئەوان ناتوانن لەگەڵ ئێران بوەستن بێگومان ئەمە شتێکی ڕوون و ئاشکرایە بەڵێ ئێران دەتوانێت ئەم بنکە سەربازیانە بکاتە ئامانج و یانی ئیسرائیل بکاتە ئامانج لە ناوچەکەدا باشە پرسیاری دیکەشم بۆ بەڕێزت هەیە لەگەڵم بمێنەوە دیمەنێکمان بەدەست گەیشتووە کە درۆنێک لە ڕێگەی کۆنیا بۆ غرێب لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کەوتۆتە خوارەوە دیارەکە لە شوێنی کەوتنە خوارەوەی درۆنەکە ئاگر کەوتۆتەوە هاوکات درۆنەکە تێک شکێنراوە ئەمە دیمەنی ئەو درۆنەیە کە لە ڕێگەی بوغرێب کەوتۆتە خوارەوە ڕێگەی بوغرێبی کۆنی پێدەگوترێت نزیکە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا هاوکات هەر کەمێک بەر لە ئێستا بنکەی ڤیکتۆریا لە بەغدا کرابووە مانج کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدایە هاوکات بنکەی هێزەکانی ئەمریکا بنکەی پاڵپشتی لۆجستی و هەروەها استراتژی ئەمریکا کرابووە ئامانج چەندین جارە هێرشی سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق کراوە بە تایبەتی بنکەی ڤیکتۆریا ئەو پاشماوەی ئەو درۆنەیە کە کەوتۆتە خوارەوە لە ڕێگەی ئەبوغرێب لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا ئاگری گرتووە و هەروەها درۆنەکە دیارە تێک شکێنرا و کەوتۆتە خوارەوە دیارە بەرەو ئامانجێکی دیاریکرا و هەڵدراوە چەندەمین جارە لە ماوەی ئەم شەڕەدا بەدەیان جار هێرشی سەر عێراق و هەرمی کوردستانیش کراوە بە تایبەتی بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە کراوەتە ئامانج لەلایەن ئێرانەوە هەر کەمێک بەر لە ئێستاش سوپای پاسداران ڕایگەیاندووەکەوانیش توانیویانە 118 درۆن بخەنە خوارەوە هەر لە چەند کاتژمێری ڕابردوودا 4 درۆنیان لە شارە جیاوازەکانی ئیران تێک شکاندووە ئەم شەڕە تا ئێستا پێناوەتە سێمین هەفتەی خۆیەوە بەردەوامە ئەمریکا و ئیسرائیل ئامانج دیاریکراوەکان لە نێو خاکی ئێران دەکەنە ئامانج و ئێرانیش لە دەرەوەی خاکی وڵاتانی عەرەبی و هەروەها ئیسرائیلیش دەکاتە ئامانج.
باڵێ دکتۆر محەممەد ئاماژەت بە پاڵپشتی خەڵکی ئێران کرد بۆ حکوومەت لە سەردەمی سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێرانەوە تا ئێستا 47 ساڵ تێپەڕیوە پێت وایە ئەو ئێران ئێستا پشتی بە خەڵکەکەی گەرمە واتە لایەنگری هەیە بۆیە بەم شێوازە هەر دەڵێت بەردەوام دەبم لە کاتێکدا لە مانگی ڕابردوو دابینیمان کۆمەڵێک خۆپیشاندان ڕوویداوە خەڵکێکیش ناڕازی بوون هاتنە سەر شقامەکان ئایا ئێران پشتی بە خەڵکی ناوخۆ گەرمە کە بەم شێوازە ئەڵێت هەر بەردەوام دەبم؟ سؤال نحو أنا سيارەکەت ئەگەر دووبارەی بکەیتەوە با وەڵام دەمەوە تێگەیشتم بەڵێ حکوومەتی کۆماریە گەلی ئێران بێگومان شەرعیەتی بە پەرلەمان داوە بە دەوڵەت داوە بۆیە هەر ئەوان ئەندامەکانی خۆیان و نێرانی خۆیان لە پەرلەمان هەڵبژاردەوە بەڵێ بێگومان حکوومەتی گەلی ئێرانە هەر لە بنەڕەتدا لە ئێران لە ڕووی معنەویشەوە ئەگەر بین سێدی ئەمە بکەین کەوە ئەمە شێوەشی بەڵێ بێگومان کێشە هەیە ئەم بابەتە تەنیا کێشەی ناوخۆیی نییە و ئێرانیش دان بە ئەو کێشانە دەدات بەڵام گەلی ئێران گەلێکی هوشیارە گەلێکی شارستانە بۆیە کاتێک دەبینن پرسەکە تەنیا بابەتی بنزین و نرخی کەلوپەلی سەرچاوی نییە بێگومان کێشەکە گەورەترە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمریکا بەر لە هێرشەکانی بە شێوەیەکی ڕوون هاواری ئەوەی دەکرد کەوە چەندین هەنگاوی ناوە و ئاماژی بەوە داوەکەوە کە دەیەوێت چی بکە ئێرانیش بە هەمان شێوە ڕوبڕووی هەموو ئەو شانانە بووەتەوە کە ئێرهابی بوون لە ئێران بوون چەندین راپۆرتی هەبوو لە ناوچەکەدا هەبوو بۆیە گەل ئاگاداری هەموو ئەو بابەتەیە کاتێک حکوومەتیش لەگەڵ خەڵکەکەی خۆی ڕاشکاوانەیە بابەتەکە بەڕاشکاوانە باز دەکات بۆیە گەل ئێستا بەدوای حکوومەت و سەربازی خۆیەوە وەستاوە کاتێک دەبینین وشەکەکانی ئێران بەرەو ئیسرائیل ئاراستە دەکرێن خەڵکی فەڵەستین خەڵکی لوبنان بە هەمان شێوە دڵخۆش دەبن کاتێک ئەم وشەکانە دەبینن لە ئیسرائیل دەکەوێتە خوارەوە هەمویان دڵخۆش دەبن دروش و هتاف بەرز دەکەنەوە بۆیە ئەم پرسە تەنیا شتێک نییە با بڵێن گەل هیچ دەسەڵاتێک نەبێ بەڵام لە ئێران گەلی ئێران دەتوانێت بڵێم پاڵپشتی لە سەرکردەکانی خۆی دەکات ئەمڕۆ مجتەبا خامنەی پەیامی دووەمی خۆی بڵاو کردوێتەوە و ئاماژە داوەکەوە گەلە پاڵپشتی لە ئێران دەکات پاڵپشتی لە حکوومەتەکەی دەکات پاڵپشتی لە دەوامی ئەو دەستکەوتەکانە دەکات کە لە ئەنجامی شۆڕشدا بەدەستهێنراوە لە ڕۆژی جیهانی فەڵەستین خەڵک هەموو هاتبوونە دەرەوە لە پارێزگاکانی ئێران و لە پارێزگا گەورەکان و هەمویان هوتاف و دروشمی زدی ئەمریکایان بەرز دەکردەوە. باشە هەواڵێکی دیکەشەیە من لێرە هەواڵەکە ئاماژە پێ دەکەم بە تایبەتی کە ڕاگەیاندنی فەرمی ئەبوو زەبی ئاماژەی بەوە کردووە کە هێرشی سەر بنکەیەکی پێگەیەکی نەوتی کراوە لە ڕۆئیس و دیارە ئاگریش کەوتۆتەوە بەڵام ئاگرەکە زەرورزیانی بنکەکە گەیاندۆمە ڕاگەیاندنی فەرمی ئەبوو زەبی وا دەڵێت و دەڵێت توانیوان ئاگرەکە کۆنتترۆل بکەن بنکەیەکی نەوتیە کە هێرشی کراوەتە سەر لە ئەبوو زەبی لە ئیماراتی یەکگرتووی عەرەبیمە چەندەمین جارە هێرشی سەر ئەبوو زەبی بە تایبەتی ئیماراتیش دەکرێت هەروەها کۆنسوڵخانەکەشی لە هەرێمی کوردستان کرا بۆ ئامانج لە دوبەی بە هەمان شێوە باڵێۆزخانی ئەمریکا لە ئیماراتیش کرا بۆ ئامانج. دکتۆر دڵزار ئەم هێرشانە لە کاتێکدا بەردەوامن میوانەکەم ئاماژەی بۆ کرد هەر لە سەرەتاوە کە وڵاتانی عەرەبی و هەروەها ئەمریکا ئەمە هەوڵێکە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەی ئیبراهیمی ئەم وڵاتانە ملکەچی سیاسەتەکانی ئەمریکا دەبن و هەڵەت دەکەن بەڵام بەشێک لەم وڵاتانە خۆیان دۆستی ئێران بوون نێوەندگیر بوون لە نێوان ئەمریکا و ئێراندا بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتن و کێشانە لە نێوانیاندا هەیە چارەسەر بکرێت. ئەم هێرشانە تا ئێستا هەر بەردەوامن ئایا ئەمەوە ناکات کە ئەم یەکگرتوویە دژ بە ئێران بخاتە ناو هەڵەیەکەوە کە نەتوانێت لی دەربێت؟ خۆی لە ڕاستیدا هەر وەک میوانەکەشمان باسی کرد ئەم ئێران لە قۆناغێکدا جەنگی مان و نەمان دەکاتن واتە لە قۆناغی ئەوە دەرچووەکەوە هەست لەوە ڕابگرێتن کە ئایا ئەو پەلاماری وڵاتانی عەرەبی دەداتن ئەمە هەڵەیەیان دروستە بەڵکو ئێران پێی وایە بەرژەوەندی ئەمریکا لە وڵاتانی کەنداو کە وڵاتانی کەنداو لە دەرەوەی ئیرادەی خۆیان
بۆ ئەمریکایان دروست کردووە و ئەمە پەیوەندی بە بابەتێکی دوور و قوڵ هەیە ئیتر ئەمە پەیوەند شوێنی نییە ئێمە بۆەوەی تیشمان نەچێتە سەر بابەتی تر بۆیە ئەمریکا لە ناوچەکە بنکەی هەیە و ئێران پێی وایە لێدان لە وڵاتانی عەرەبی نییە بەڵکو ئەمە لە هەوڵ نیشتیمانیانی وڵاتانە نییە کە موشکەکانی داهاوێژێتێ بەڵکو لە بنکە و بارگا ئەمریکیەکانە و ئێستا لەوەش دەرچووە لە پێگە ئابوووریەکان دەداتن چونکە ئێران لەو قۆناغەدا ئەوەی کە ئەمریکا دەستی بۆ بردووە لە زۆر پێگە و پایگای سەربازی تێپەڕی کردووە لە بنکە و بارگە ئابوووریەکانش دەداتن باشە بەڵام کونسڵخانەی ئیمارات لە کوردستان یا لە شوێنەکانی دیکە پێگەی ئەمریکانیە ناوەندی دیبلۆماسی ئەمریکانیە وڵاتانی عەرەبیە خۆی ڕاستە بەڵام ئێران پێی وایە لەم قۆناغەدا وڵات ڕاستە پەیوەندی دۆستایەتی لەگەڵ هەموو وڵاتانی کەندا و هەبووەوە پەیوەندێکی دوور و قوڵی هەبووە وڵاتانی کەندا خۆیان لەو وڵاتانە بوونەکە هەمیشە لەگەڵ ئەوەدا بوونە ئێران و ئەمریکا بگەونە گفتوگۆ و چێشەکانی نێوانیان بە دانوستان چارەسەر بکەن یعنی هەمیشە لەو هەوڵەدا بوونە بەڵام لە کاتی ئێستادا کە ئێران بۆچی بەرەنگاری دەبێتەوە لەبەرەوەی لە وڵاتی ئیمارات زۆرترین بنکە و بارگای ئەمریکا بوونی هەیە بۆیە ئێران پێی وایە کە ئەو وڵاتانە کار ئاسانیان کردووە بۆ ئەمریکا بۆ ئەوەی لە ڕێگای ناوخۆی ئەم وڵاتانەوە پەلاماری وڵاتی ئێران بدرێتن بۆیە ئێران جیاوازی ناکاتن کە بارگایەکی یاخود باڵوێزخانەی یانخود قونسڵخانەیەکی لە هەرێمی کوردستان هەیە کە ئێمە دەزانین قونسڵخانەی وڵاتی ئیمارات خۆی وڵاتەکە خۆی ناتوانێت بەرەنگاری ئێران ببێتەوە کە هەرچی ڕاستە پرچەکراوە بە چەکی پێشکەوتی ئەمریکی نەک قونسڵخانەیەکی کە لە هەرێمی کوردستانە بۆ کاروباری دیبلۆماسی بەڵام ئێران وای نابینێتن ئێران پێی وایە ئەم وڵاتەیە سەرچاوی ئەو پەلامارانەیە یاخود کار ئاسانی کردووە بۆ ئەمریکا چونکە ئەمریکا ئێمە دەزانین بە هزاران کیلومتر جغرافیایەکەی دوورە وڵاتی ئیسرائیل کە ناوەندی شەڕە لەگەڵ ئێران 1400 کیلومتر لە ڕووی خاکچیەوە لە یەکتری دوورن یعنی ئەویش چەند وڵاتیان لە نێوەندە بۆیە ئەم وڵاتانە کە بە هەبوونی بارگای سەربازی ئەمریکی و دەستگا هەواڵگریەکان ئێران پێی وایە ئەوانە هەمیشە کار ئاسانیان کردووە لەوێەوە بڕیار و استراتیژ داڕێژراوە نزیکترین خاڵن کە لە وڵاتی ئێران لەوێ بۆیە ئێران پێی وایە لێدان لە هەر یەک لەم وڵاتانە لێدانە لە بەرژەوەندەکانی ئەمریکا و پچڕاندنی بەرژەوەندەکانی ئەمریکای لە ناوچەکە بۆیە پەلاماریان دەداتن باشە با دوا پرسیاریش لە میوانەکەم لە تارانەوە بکەم دکتۆر محەممەد تۆ چۆنی ئەخوێنیتەوە دۆخەکە بە گشتی ئایا لە کۆتاییدا وەکو وتت ئەمە شەڕیمان و نەمانە بەڵام ئەگەر ئەمریکا و ئێران بچنەوە سەر مێزی دانوستان ئێران ئەمە بمانای تەسلیم بوونی بێمەرج دەخوێنێتەوە یان نا لە کۆتاییدا لەم شەڕە فەرسایشیەدا ئامادە دەبێت لەسەر مێزی دانوستان بابەتەکانی لەگەڵ ئێران یەکلا بکاتەوە لەگەڵ ئەمریکا یەکلای بکاتەوە لن تستسلم إيران بێگومان ئێران ڕاست ناکات ئێران چەک نابێت ئێران چەندین مەرجی هەیە لەبارەی گۆڕینی هاوکێشەکە لە ناوچەکەدا بابڕوونی پێ بڵێم ئێران ڕاست ناکات ئەنجامی شەڕەکە هەرچی بێت ناوچەکە دەگۆڕێت بێگومان ئێران لەو ناوچە هێزێکی گەورەیە و بابەتی نەفتیش لە هاوکێشەکەدا بابەتێکی گرنگە بۆیە لەبارەی ئەو وەهمەی کەوا ئیسرائیل و ئەمریکا هەیەە لەبارەی گۆڕینی سیستەم لە ئێران بێگومان ئەمە هەرگیز بەدی نایێت ئێران وڵاتێکی قوڵە لەسەر ئەساسی هەندێک بنەمای نیشتیمانیەوە بنیادناوە ئەو شەڕێکەوە لە دژ ئێران دەکرێت شەڕێکی وەحشیگەرانەیە بەڕاستی تا ئێستا هیچ ئاسوێک لەبارەی شەڕەوە نییە کەوا کۆتایی پێبێت ئێران ئێستا هەڵوێستێکی ڕاستەوخۆی هەیە هاوکات ئەمریکا و ئیسرائیل هەوڵی تێکدەرین لەو ناوچەیە بۆیە دەرچوونی قبل 4 سنوات الشهيد علي دەمەوێت ئاماژە بۆ بدەم بەر لە 4 ساڵ پێشستا علی خامنەی ئاماژی بەوەدا بوو کەوا ئەگەر ئەمریکا ئێستا لە ناوچەکە نێتە دەرەوە گەلانی ناوچەکە ئەمریکا لەو ناوچەیە بەدەردەنێن بۆیە ئەمە ئەم شەڕە لەوانەیە ئەنجامە چێبێت بەڵام دەبێت بنکە سەربازیەکان ئەمریکا لەو ناوچەیە بێتە دەرەوە و لەو ناوچەیە نەمێنێت بۆیە ئێران هەرگیز ئاوری دوای خۆی ناداتەوە و هەوڵی چەندین دانوستانی دابوو پێشتر بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا ئەمە بۆ ئێران زۆر ڕوون بوو هەوڵی ئەوەیدا لەبارەی بابەتی ئەتۆمیەوە هاوکات ئەو هێرشەنەکەەوە کراوە ئێستا ئێران پێویستە و ئەمە بێگومان مافی خۆیەتی ئەمە مافی کۆماری ئیسلامی ئێرانەکەوە ئەو ناوچانش بکاتە ئامانج سەربازیانە بکاتە ئامانج وەک بەرگری باشە دکتۆر محەممەد حوسێن خەلیق شۆڤەکاری سیاسی ئێرانی سپاس کە لە تارانەوە لەگەڵم بووی سپاس
دکتۆر دڵزار ئایا ئێران ئێستا ئەو لایەنەیە کە مەرج دابنێت بۆ ئەمریکا یا ئەوەی ئەو لایەنەیە کە ئەگەر ئەمریکا داوای لێ بکات بچێتەوە سەر مێزی دانوستان بۆ مەرجەکان ڕازی بێت لە پێگەی پێشووتریدا ماوە لە هەموو لایەکەوە ئەگەر تەماشای بکەین؟ نەخێر ئێران لەو بارودۆخەنیە کە مەرز بۆ ئەمریکا دانێت ئەگەر چی یعنی پەیامەکانی دەنێرێ یعنی کۆمەڵێک خاڵی دیاری کردووە بەڵام ئەمریکاش خۆ بە داواخوازیەکانی ئێران ڕازی نابێ هەروەکو چۆن ئێرانیش بە داخوازەکانی ئەمریکا ڕازی نەبووە و ڕازی نابێتن بۆ دانوستانکردن بۆیە لە کاتی ئێستادا ئێران بارودۆخی لە ئاستێکدا نییە بتوانێت مەرز بۆ ئەمریکا دانێت چونکە لەم جەنگەدا ئێمە ئەمریکا پاشەکشەی نەکردووە تا ئێستا گورزەکانی ڕۆژ بە ڕۆژ کوشندەتر دەبێتن و ئێرانیش نەیتوانیوە ئاراستی جەنگەکە لە بەرژەوەندی خۆی بگۆڕێتن بەڵکو ئەوەی هەیە بەرگریە بۆیە لە حاڵەتی بەرگری دەرنەچوە ئەگەر ئێران توانی بای هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە تێک بشکێنێت و بە تەواوی دووریان بخاتەوە و ئەمە ڕاستە دەیتوانی مەرجی خۆی بسەپێنێ مەرز چه دەیسەپێنێ ئەو لایەنەیە کە سەرکەوتووە لە جەنگەکەدا یاخود ئەو لایەنەیە کە زاڵتری هەیە بەسەر ئاراستی جەنگەکەدا بۆیە لە کاتی ئێستادا ڕاستە هەردوو لایەن لە جەنگدانا بەڵام زاڵتریەکە بۆ لایەنی ئەمریکی دیە زیاتر ڕاستە ئەمریکا نەیتوانیوە کۆتایی بە ئێران بێنێ بەڵام تاکو ئێستا زاڵترە بەسەر بارودۆخەکەدا بەڵکو ئێران زیاتر لە قۆناغی بەرگریدایە لەو قۆناغش ئێران زیاتر مەرجەکانی دەنێرێتن بەڵام مەرجەکانی لەلایەن وڵاتی ئەمریکا و ئیسرائیل وە ڕەت دەکرێتەوە بەڵکو ئەوان مەرجی ئەمریکا ئێران قبول ناکەن هەر لە پەیامی سەرۆکی ئەمریکاش باسی کردووە وتێتی ئێمە هیچ مەرجێک لە ئێران وەرناگرین ئێمە تەنها تەسلیم بوون یعنی دانوستانی بەبێ مەرج واتە مەرجەکانی ئێران ڕەت دەکرێتەوە بۆیە لە کاتی ئێستادا ئێران هیچ مەرجێکی لێ وەرناگیرێ بۆیە چاوی لەوەیە ڕەنگە بە جەنگ کۆتایی بەو کێشەی نێوانیان بهێنرێتم پێت وایە جەنگ کۆتایی بە کێشەکەی نێوانیان دەهێنێت چەندە پرسیارەکە لەوانەیە خوێندنەوەی ئێستا بۆی زوو بێت خۆی لە ڕاستیدا تاکو ئێستا ئەمە یعنی وەکو باسیشت کرد ئەمە ئاسان نییە یعنی بڕیاری لەسەر بدەیت چونکە هەتا سەرۆکی ئەمریکا خۆشی ناتوانێت بڕیار لەسەر بداتن یعنی ئەو کە جەنگەکەی هەڵگیرساندووە خۆشی ڕاڕایە لەوەی کەوە چۆن دەتوانێت کۆتایی بەو جەنگە بهێنێتن ئەو لە ڕوانگەی خۆیەوە دەڵێ ئێمە سەرکەوتوو بووینە بەڵام لە ڕوانگەی ئێرانەوە نەخێر سەرکەوتوو نەبوونە بۆیە ئێمە لە کۆتایی قۆناغی جەنگدا دەزانین کامە لایەن دەتوانێت مەرجەکانی خۆی بەسەر لایەنی بەرامبەردا بسەپێنێ ئەگەر جەنگەکە بەوەی کە ئێستا هەیە بوەستێتن لەوەی کە ئێستا لەو قۆناغی ئێستا ڕاستەوخۆ جەنگ بوەستێ ئەمە بە دووری دەبینم هیچ لایەنێک بتوانێت مەرجی خۆی بەسەر کامە لایەن زەرری کردووە گەر جەنگەکەش بوەستێ هەم لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی لە ڕووی کۆمەڵێک لێککەوتەی دیکەی شەڕکە لەسەر هەر وڵاتێک دایدەنێت و کاریگەری دەبێت ئێمە لە ڕووی سەربازیەوە باس بکەین لە ڕووی سەربازی و ئابووریەوە لە ڕووی ئابووریەوە هەردوو لایەن زەرێک و زیانێکی یەکجار زۆریان پێگەیاندووە هەر سێ لایەن ئەمریکا ئیسرائیل و ئێران زیانێکی یەکجار زۆرە بەڵام زیانەکانی ئێران زیاترە لەبەرەوەی زۆربەی هێرشەکان بۆ سەر وڵاتی ئێرانە و وڵاتانی کەندا و ئەوانش بەرزیان کەوتونە بەڵام زیانەکانی ئەوان کەمترە بە بەراورد لەلایەنی سیاسیەوە هەردوو لایەنی جەنگەکە ئەو بڕوایی سیاسیان لەسەر ئاراست کۆمەلگای نێودەوڵەتی لەدەست دەدەن متمانە لەدەست دەدەن بۆ چونکە ئەمانە هەردووچیان لە قۆناغی دانوستان دەبوونەوە و گەیشتونەتە ئاراستەی شەڕ بەڵام لەلایەنی معنەویەوە ئەگەر ئێمە لێک بدەینەوە ئەگەر ئەمریکا لەلایەنی سەربازیەوە توانی بی سەرکەوتوو بێتن توانی بێتی کۆمەڵێک گورز بۆشێنێت و پاشەکشە بە هێزی سەربازی و توانای سەربازی ئێران لە ناوچەکە بکاتن بەڵێ لەم لایەنەوە ئەمریکا زۆر سەرکەوتووە بەڵام لەلایەنی معنەویەوە گومانی تێدانە ئێران سەرکەوتوتر بۆ چونکە تاکو ئێستا توانیوێتی خۆی ڕابگرێەوە ئەمە لە داهاتوودا ئەگەر ئەم جەنگە بوەستێتن ئەمە کار دەکاتە سەر جۆرێک لە بژانەوەی ناوخۆی ئێران لە ڕووی ئەو ئایدۆلۆژیایی کە ئەوان کاری لەسەر دەکەن. زۆر سپاس دەکەم دکتۆر دڵزار ساڵح شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 سپاس کە تا ئێستا لەگەڵمان بووی بێگومان شرۆڤەکانت گرنگن و سوودمان لە بینیوە سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش.